بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەندروستی لە هەر کوێکە هەن سڵاوی خۆم و هاوکارانم پێشکەشتان بێ. بەڕێزان، هاتوینێتەوە خزمەتتان بەرنامەی ئەم جارەمان لەسەر سندرۆمێکە. سندرۆمیش پێشتر لە چەند بەرنامەیەکە بازێ لەو سندرۆم گەرمانە بێەوە بینەرانی خۆشەویست ناساندووە. نەخۆشی نییە، بەڵام نیشانە و علامەتگەرێکن کە چەندین علامە مەجموعەیەکن کە دەستیان بەدەست یەکەوە، یعنی یەک حاڵەت نییە کە بەشێک لە ئەندام بێ، بەڵام مەجموعەیەکە کە سندرۆمی پێژن. بۆ ئەم جارێشمانە سندرۆمێکە بە ئینگلیسیەکەی ڕێستلس لێگ سیندرۆمە، بە فارسی ئەوێتە سندرۆمە پایە بیقەرار. ئەوەی کە هاوڕێیانم زەحمەتیان کێشاوە کە من دامپیان کە بۆ کوردی ئەوەی ئەتانی وا بڵێن کە سندرۆمێکە سندرۆمی پێ بێئۆخرا. ئەم حاڵەتە هەروە کە دیارە ناوەکەی لە پێو هەست لە قاچەکانەوە هەیە، حاڵەتێکە کە ڕەتی هەیە بە دەستگای عەسەبیە و ئەو عەسەبگەرەکە یا ئەو دەمارە کە لە میشکەوە بڵاوە بنەوە تێنە خوارە و لە ستونی فەقەراتەوە ڕەتی هەیە بەوە. حاڵەتەکەش وتمان کە لە پێ دەست پێکات ئەوەیە کە حاڵەتێکە زۆر ناخۆش کاتێک ئەو کەسێک کە تووشی ئەو سندرۆمە هەیە، ئەو حاڵەتە ناخۆشە زۆرتر لە خەوە دەستی پێدات، یعنی هەستێکی زۆر ناخۆش لە ناو قاچیە خۆی هەستی پێکات کە ئەو هەستە وابێت کە تەسیری هەیە لەسەر خەوەکەی و کارایی لە ڕۆژت تێتە خوارەوە. ئەوە یەکە وەکو حاڵەتێکی خەتەرناک کە ئەوە کە مەترسی بێت لەسەر ژیان، حاڵەتی ئەو خەتەرێکی وای نییە، بەڵام لەسەر کەیفیەتی ژیان ئەو کەسە هەست بە ماندوویەتیەکات، کەیفیەتی خەوی تێتە خوارەوە، چۆن وتمان زۆرتر لە ناو خەوە دەست پێکات. لە حاڵەتگەرێکی زۆر کەمیشە ئەتوانێت جیا لە خەو لە هۆشیاربوونە دەست پێکات. بۆ نمونە کەسانێکە تر ئەزانن ئەو حاڵەتیانە هەیە کە حتا لە هۆشیاریشە ئەتوانێت دەستیان پێبە، یعنی تاو حەدەسەکە هەوڵەدەن حتا سوار تاکسی یا ماشینیش نەبن مەسیرگەرێکە ئەڕۆن بە پیادەڕەوی بڕۆن، چۆنکە یەکێک لە حاڵەتەکانی ئەوەیە کە ئازار نییە، بەڵام تەزین یا وەکو بەرق چۆن ئەو قاچگەرە تووشێ بێت، ئەوەیە کە لە دانیشتنیشە، بەڵام وتم لە هەموو کەسێک ئەو حاڵەتە نییە. بەڵام بۆ ئەوەی کە بە وردی ئەم سندرۆمی پێ بێئۆقرا من باسی کەم بۆ ئێوە خۆشەویستان ئەتوانم بڵێم کە لە اختلالەکە هەروەکە ئشارەم کرد اختلالێکی عەسەبیە، ڕەتی هەیە بەو دەمارگەر مێشکە و کە قاچی زۆرتر دەرگیرەکات. ئەڵبەتە ناوێکی تریشی هەیە کە بە وایلز بۆنی پێڵێن، بەڵام لە پزیشکیە بۆ ئەوەی کە خۆیان کاری خۆیان ڕاحەتەوەکەنەوە RLS کورتکراوەی ئەو سندرۆمی پای بێئۆقرەیە. هەروە کەوتم نیشانەکانی زۆرتر لە شەو ئێوارانە یا عەسر خۆی نیشانەدات، بەڵام ئەوە نییە، یانە ئەتوانێت ئەگەر بۆ نمونە کەسێک ئیسراحەت کات ناوڕۆژیشە ئەتوانێت خۆی نیشان بدات، بەڵام ئەوەی کە زۆرتر گزارش کراوە بە تایبەت لە شەوە لە کاتی نووستنە هەیە یا لە ئێوارانە. ئامارەکانی 70% لە خەڵکی ئەتوانێت تووشی بێت، 70% دیارە نسبەتەکە زۆرە، لە خانمانە زۆرترە تا ئاغایان، یانێ ئەو ڕێژە لە ژنانە ها لەسەرەوە تەمەنی 45 ساڵیش بەرەوژوور، یانێ لە خوار ئەو تەمەنی شەو هەیە، بەڵام لە 45 ساڵ بەرەوژوورەوە نە ئەوەی کە تایبەت بێ بەوە ئەو دەسەبەنیە کردێت. من لە دەسەبەنیەکەیە کە شێوەی دەسەبەنیەکەی کە بە دوو دەسە تەقسیمە کردێت بەهۆی جۆرەکەی یا بەهۆی تەمەنەوە من عەرز خزمەتانەکەم.
هەروواکە وتمان ئەنواع یا جۆرەکەی دوو جۆرە دەسەبەنیەکەی، یا بە تەمەنە یا بە ئەوەی کە هۆکارەکەی چییە. بۆ هۆکار ئەوەڵیە یا هۆکار سانەویە، دوو دەستیاندا ناوەکە هۆکاری ئەوەڵیە هۆکاری سانەویە. هۆکاری ئەوەڵیە مەبەستیان ئەوەیەکە یا ئامەڵ ئەوەڵیە سەرچاوەکەی معلوم نییە، یعنی نازانن سەرچاوەکەی لە چییە. بەڵام هۆکاری سانەویە یعنی کەسێک کە ئەو تووشی ئەو حاڵەتە هەیە، یعنی سندرۆمەکەی هەیە، نەخۆشیکی هەیە، یا نەخۆشیەکە گورچیلەیە، یا دیابەت یا مەرزقەنی هەیە، یا ئەوەی کە دووگیانە ئەو کەسە، ئەمانە یا کەم خوێنە، ئەوانە ئەتوانێت لە هۆکارەکان بێت. بۆ تەمەنیش، لە تەمەنیش دوو شێوە بەڕەسیان کردە RLS یا ئەو سندرۆم پێبێ ئۆخرا، زوودڕەس و دێڕەس. زوودڕەسەکە ئەوەیەکە لە تەمەنێکی خوارەوە دەست پێکات، ئەلایەمەکەی بە مرور زەمان شەدید دەبێتەوە. بۆ نمونە کەسێکە لە 10 ساڵگیە ئەو نیشانەگەرە لێ دیاریەدات، کاتێکەوێتە 20 ساڵ یا 30 ساڵ ئەو نیشانەگەرە زۆرترە بێتەوە، هەم لە نەزەر کاتەکەیە و هەم لە نەزەری ئەوەی کە زوو تووشی ئەو کەسا بێت. حاڵەتێکی تر کە هەیە ئەو RLS دێڕەسە یا ئەوەی کە دێرهەنگام دەست پێکات، ئەوە دێر دەست پێکات بەڵام سرعەتەکەی زۆرترە، یعنی شەدیدترە. بۆ نمونە کەسێکە لە تەمەنی خوارەوە تووشەبێت، بە مرور زەمان 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ دوایەوە ئەزانێ ئەگەر کاتەکەی یعنی بە کامڵی ئەنازگیری ناگیرگێ کە چەند دقیقە و چەند سانیە، بەڵام هەست دەکات کە ماوەکەی زۆرترە. بۆ نمونە ئەگەر ناوخەوە پێشتر ئەو حاڵەتە دەستێدا بە قاچەکانی، حاڵەتەکانی من عەرز خزمەتانەکەم کە چەش نیشانەگەرێکی هەیە، ئەگەر ماوەیەکی کورت بوو هەست دەکات کە ئەو ماوە درێژترە بێتەوە. بەڵام ئەگەر کەسێک ئەو حاڵەتە لە سەروی 45 ساڵ تووشی بێت، هەم سرعەت سەیرەکەی زۆرترە، پێشرەفتە بە نەخۆشیەکە یا ئەو سندرۆمە زۆرترە تا ئەوەی کە لە تەمەنێکی خوارەوە دەست پێکات. هەروە کەوتم بۆ نیشانەکانی کە نیشانەکانی پای بێ ئۆقرە چییە؟ معموڵەن حاڵەتێکی ناخۆشە کە دەست ئەدا بە و یەک نەفەرە، دیارە زۆرتریش وتمان لە خەوە دەست پێدا، هەستێکی ناخۆشی هەیە لە قاچیە، هەستەکە ئەگە گیراوە کێشی هاتووە، چۆن ها لە خەویشە نازانێ، وازانێ یەکێک وەکو حاڵەتەکە وەکو ئەوەیە کە کەسێک پێ ئەو کەسیە گردووە و خەریکە ئەی کێشێت، ئەوە حاڵ ئەتوانێت لە ئازاریشی بێت، خورینی بێت، تووشی تەزوو بێت، یا ئەوەی کە هەم خورین هەم ئەوەی کە حاڵەتی وروژانەی بێت، ئەو حاڵەتگەرە ئەتوانێت دەستی پێبات. بۆیە حاڵەتێکی زۆر ناخۆشە کەسەکە ها ناوخەوە یەک هەست دەکات کە قاچگەری لە مەرحەلەیەکی خەوێکی عەمیقە ئەو حاڵەتێ بۆ پێشتێت، وەکو ئەوەیە کە کەسێک لە ناو خەوەیەکی شیرینە بێت، یەکدەها ئاوی سەردکەن بە خەوی، ئەو حاڵەتە کاتێک کە تێت لە خەو داچڵەکێت، یا حتا ئەو حاڵەتە شدەتەکەی جۆرەیەکە کە حەزەکە هەڵسێت لە خەو، کە هەڵسایش لە خەو کەمێ قاچی جوڵە پێ بکات، ئەو ئازارە نامێنێت. معموڵەن ئایا شەدید یا خەفیف چۆن ئەتوانین؟ ئەگەر کەسێک لە هەفتەیەکە 2 جار تووشی ئەم حاڵەتە بێ، ئەڵێن کە ئەو کەسە RLSەکەی یا ئەم سندرۆمە لە ئەو کەسە شەدیدە. بۆیە ئەبێت بە دوای ئەوە کە بڕێت کە ئەمەزانێت سەرچاوەکەی لە چیۆ هاتووە یا هۆکارەکانی چییە، لە کول لە یانە سەردانی دوکتر کات و بە دووادا چوونی بۆکە. معموڵەنیش ئەتوانێت لە حاڵەتێکی ئیسراحەتە وتمان دەست پێ بکە، ئەو حاڵەت ئیسراحەتە بۆ نمونە خەوێکی کە نیوەڕوان دەست پێکە، یا ئەوەیەکە ئەو کەسە دانیشتووە ئەتوانێت چوارمشقی بێت، یا ئەوەی کە قاچی ڕاکشاوە، یا یەکدەها ئەوینێت ئەو حاڵەتە دەستی پێدات، ئەو حاڵەتە ناخۆشە لە پێ هەستی پێکات، یانی ماسوولکەکانی ئەگیرگێت، هەست بە ئازارەکات، ئەوە ئەتوانێت خۆی نیشان بات. معموڵەن لە گزارشێک کە ئەدرگێت هەموو یەڵێن کە شەوە، یانێ
زۆر بە ندرێت یا حد نییە مەسڵ بڵێن دەمە و بەیانە و کەسەوایی پێاتوە معموڵەن حاڵەتەکەیش لە شەوە دەست پێکات ئەوەی کە تایسە دیارە معلومە وتمان سەرچاوەکەی زۆرتر عەسەبیە یعنی ڕەتی هەیە بەو دەمارگەرە و کاتەکەیشی چۆنکە دەمەوسەب خۆی نیشان نادیانێت لەو نیوە شەوەسە یا شەوە سەرشەوە ئەوەسەوە حاڵەتزەکە خەو ئەچێتە مەرحەلە ئەمێقەکەی ئەو خەوەکە خەوێکی قورسە بە ئیسلاحەکە پێڵێن ئایا عوارزێکی هەیە یا لێکەوتوی هەیە ئەمە ئەتوانێت عوارزێکی بێت وتمان کە یەکێک چۆنکە لە خەوە ئەو حاڵەتە پێشێت ئەتوانێت تەئسیر لەسەر کەیفیەتی ڕۆژی داهاتووی ئەو کەسە دابنێت یانە حاڵەتێکی خەواڵووی هەیە ماندووە هەستەکات کە ئێنەرژی و وزەی نییە ئەتوانێت لە خۆڵق و خۆیت ئاڵوگۆڕێک بە وجود بێرێ بۆ نمونە زۆر هەستیار بێت زوو تووڕە بێت یا تااقەتی بازێ شلۆقی نەبێت بۆ نمونە شوێنە قەرەباڵق و شلۆق بێت نەتوانێت تااقەت بگرێت لە مناڵانە ئەوانەی کە مناڵن یان تازە لاون ئەتوانێت لەسەر پێشڕەفی دەرسیان لە مەدرسە شوونیان ئەتوانێت تەئسیر دابنێت یا ئەوەی کە بیرکردن ئەتوانێت لە بیرکردنە مشکڵاتێک لە حافزە و بیرە دروست کات معموڵەن نوعی تریش هەیە کە بە ئەسی چرخەی ئەڵێن ئەمە لەم حاڵەتە ئازارەکە فقط لە یا حاڵەتەکە فقط لە قاچەکانە نییە ئەتوانێت لە سەر سینگە یا لە قۆڵیشە یا لە دەسە خۆی نیشان بدات ئەمە کە بۆ حاڵەتە ئەڵێن کە ئەمە ئەسێکی چرخەیە لار حاڵەتە ئەم شێوەی دوومە ئەتوانێت هۆکارەکەی جیابێت لە ئەس یعنی شتێکی تر بێت نەخۆشیەکی تر بێت بەڵام 100% ئەو کەسە ئەم نەخۆشیە ئەم سندرومی پێبێ ئۆخرەیە هەیە کەوتمان ئەتوانێت بەتایبەت ئەم حاڵەتەیشە لە خەوە دەستێ سینگ و دەستیش تووشی ئەبێت معموڵ وتمان ئەو کەسانیشە کە ئەم حاڵەتیانە هەیە ئەو چرخەیە ئەو دەورەیە 80% وەکو زەمینە وەکو پایی وەک 80% حتممە ئەسیان هەیە کە ئەو ئامارە ئەتوانێت لە سەرتری شەو بێت بەڵام چه شتێک ئەوێتە هۆکار بۆ ئەوەی کە ئەم سندرومە سندرومی پای بێقەرار یا پایەکی بێئۆقرە دروستکە معموڵەن وتمان جیا لە ئەوەی کەوتیان عەسەبە بەڵام دووشت دەوری سەرەکیە بینێت ژنەتیک و محیت ژنەتیک ئەوەیە کە ئەڵێن ئرسیە معموڵەن ئەم کەسانە لە ناو خانەوادەیانە کەسانێکی تریش احتماڵی هەیە کە ئەو ئەسیانە بێت یانێ یەکێک لە حاڵەتەکانی کە لە ناو زۆر کەسە هەیە حاڵەتێکی خزانە یانێ ئەو کەسە کاتێکە خەوتووە ئەگەر بوو نمونە کەسێک خەبەر بێت ئاگای بێ ئەبینێت قاچکەری سابت نییە هالێ جوڵە ئەو جوڵە یا وەکو خزانە یا ئەوە حاڵەتێکی تەکانیە ئەو کەسە خەریکە قاچی تەکان ئەدات بۆیە ئەوە ئەتوانێت نە لە ئەوەی کە کەسێک حتمما ئەسی بوو خوشک و براکانیشی تووشی ئەوە بن بەڵام ئەتوانێت لە ژنەتیکەوە هاتوێت یانێ باوک باوە دایک نەنک ئەوانە ئەتوانێت خۆی منتەقل کات بەڵام ئەوەیە کە ئەسڵ کارەکە ئەڵێن کە ژنەتیکیە یعنی ئەسڵک محیتیەکەی کە بە ئەو نەخۆشینگەرەکە ئەتوانێت بێت وەکو ئاسن ئەگەر ئاسن لە خوێنە کەم بێت ئەویش یەکێک لەو هۆکارگەرەتە کە دەستنیشانیان کردووە کە یەکێک لە عینەکان ئاهەنە دۆپامین کە هۆرمۆنێکەکە لە مێشکە هەیە یا و کەسانێک کە نەخۆشی هەیە ڕەبتی هەیە بە دۆپامینە و پارکینسۆنی پێ ئەڵێن ئەلبەتە پارکینسۆن خۆی ئەو کەسە حرەکەتی هەیە یعنی لەرزشی هەیە هەموو کاتێ 24 ساعتەوە کەسە لەرزشی هەیە لە دەستیە لە قاچیە لە ملیە کە یەک تەرەفەز دواتر توانێت بێتە دوو تەرەفە ئەبێ ئەو ساوس پارکینسۆن ئەو حرەکەتگەریە تێکەڵ نەکردن بەڵام ئەو کەسانەی کە پارکینسۆنیان هەیە ئەڵێن کە بەهۆی دوپامینەکەیانە و ئەو نەخۆشی ئەساتانێت تووشیان بێت بۆ ژنەتیکەکە ئەو احتماڵە کە ئەیدەن هەم
لە ئەوەڵیە لە سانەویە یان ئەسی ئەوەڵیە و سانەویە ئەوەی کە سەرچاوەکەی نەخۆشی بێت یا ئەوەی کە هۆکارەکەی معلوم نەبێت ئەڵێن کە ئەتوانێت ژنەتێکی بێ فامیلی بێت جەهشێکی سلولیە جەهشێکی ژنیە کە تێتە خوارەوە هاتنە خوارەوەی متابولیسم ئاسن و ئەو دووپامینیشە ئەگەر دووپامین کە معموڵەن لەمانەیە کە ئەسیان هەیە ئەڵێن کە ئەو دووپامینە کەم تەرەشحا بێت ئەو ئامارەی کە هەیە ئەڵێن کە بۆ کەسانێک کە ئایا ژنەتیک چەندێکە دەرسەدەکەی ئەڵێن تا 63% ئەو کەسانێک کە ئەم حاڵەتیانە هەیە معموڵەن ئەگەر شەرحاڵێکیان لێ بگری یەکێک لە دەوروبەریەکانیان ئەتوانێت ئەم نەخۆشیە بوو بێت بۆ ژنەکانیش ئەو ژنە یان ئیکس و ئیگرێک ئەگەر حەساوی بکەین شرط ئەوەسە یەک دانەی معیوب بێت یعنی یەک دانە لە کرومۆزۆمەکان یەک دانە لە ژنەکان ئەگەر ژێنەکان ئەگەر معیوب بێ معیوب منزوم ئەوەسە کە حامڵ ئەم سندرومە بێت شانسی گرتنی ئەو تخمە کە ئەوێ بە جەنین و دواتر مناڵێکی لێ دروستە بێت 100%. ئەوە یەکێک لە مشکلاتەکان ئەوەیە کە شرتەکە ئەوە نییە کە هەردوو کرومۆزۆمەکە حامڵی ئەو سندرومە بێت. بۆ کەم خوێنی یا ئەوەی کە فەقری ئاهەنی پێ ئەڵێن کەمبوونی ئاسن لە خوێنە یەکێک لە نەزەرەکان ئەوەسە کە ئەتوانێت ئەوە بێت بەڵام 100% سابت نەکراوە بەڵام تاقیق هەیە لە سەری کە ئەمە کەمبوونی ئاسنە بە تایبەت ئەوانەیە کە نەخۆشی پێشڕفتەی گورچیلیان هەیە یعنی وەک ناڕەسایی کولیان هەیە یا ئەوانەی کە حامڵە لە دۆرانی دووگیانیە ئەو خانمگەرە ئەتانێت تووشی کەم خوێنی بێ ئەم حاڵەتە لە خانمانە بە تایبەت لە کاتی دووگیانیە زۆرە بینرێت نە لە هەمویان بەڵام لە زۆربەی خانمەکان کە دووگیانن ئەبینرێت دوای ئەوەی کە زایمانی کرد ئەو مەسەلەی کەم خوێنیشە حەل ئەبێت ئەوە نامێنێت بۆ دووپامینیش ئەرسزمتمان کرد کە ئەگەر ڕێژەی تەرەشحەکەی بێتە خوارەوە ئەوە ئەتوانێت کە هۆکار بێت بۆ تووشبوون بە RLS یا سندرومی پێ بێئۆخرا. عوامل خەتەرەکان یعنی ئەو شتانێک کە ئەتوانێت سەرچاوە بێت یعنی بێ بە سەرچاوەی بۆ ئەم سندرۆمە یەکێکی ئەتوانێت ڕواکە شارەمان پێکرد مەرەزی قان یا دیابەت بێت یا شەکرە بێت ئەوە خۆی ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت پارکینسۆن یەکێکە ئانێمی یا کەم خوێنی یا و کەسانێک کە دیالیزەکەن دیالیزی هێمۆدیالیز دیالیزی خۆین بەدەستکە ئەنجامە درگێت ئەوانە ئەتوانێت بێتە سەرچاوەی بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی ئەم RLS بێت یا نەخۆشیگەری وەک ڕۆماتیزم ئارتریت ڕۆماتویت یا ڕۆماتیزم ئەوانە خۆی ئەتوانێت سەرچاوەی بێ بۆ ئەم نەخۆشیە. ئایا تەشخیسەکەی واقعا تەشخیسەکەی بە هیچ ئازمایشی تەشخیص نادرگێت یانێ ئازمایشی خوێن ئەو بەدە مەسەڵ بزانی کەم خوێنی ئەوە بە ئازمایش خوێنێک ئایرۆنێک ئەنازەگیری بکەن ئەوە تەشخیصە درگێت بەڵام ئەوەی کە بڵێن 100% ئەو کەم خوێنیەکە تەشخیصەدا 100% هیچ تەشخیصێکی نییە بەڵکو بە شەرحال بە ئەو علایمەی کە نیشانی ئەدات کە تەوزیحی ئەدات ئەوەیە کە پێی ئەبن کە ئەم سندرۆمیە هەیە. دەرمان بازی لە دەرمانگەر یعنی داروگەر ئەتوانێت دەور و نەخشی بێ موسەکنگەر زۆر قەوی ئەتوانێت دەور و نەخشی بێت لە RLS یەکێک لە عامڵگەر کە ئەڵێن نەخشێکی زۆر جدی هەیە جگەرە کێشانە بە نسبەتێکی کەمتر مەصرفی ئەلکولە بەڵام بۆ جگەرە کێشان تاکید کراوە کە تەسیرێکی زۆری هەیە لەسەر تووشبوون بە RLS. دەرمانەکان بازە لە دەرمانگەر وتم وەکو ئازار شکێنگەرێکی قەوی یا دەرمانگەر زدە ئەفسوردگی ئەوانە ئەتوانێت بازێ لەو قورسگەرە یا ئەو دەرمانگەری کە هەیە ئەو حاڵەتە
دروستکات بۆ کەسە بۆ نمونە کەسێکە ئازارێکی هەیە ئێشی هەیە ئەو دەرمانێکی زۆر قەوی پیان کە تووشی ئەو حاڵەتە ئەبێت بۆ چارەسەرەکەی معموڵەن ئەبێت سەردانی دکتور کرگێکە وتم زۆر سەختە کە تەشخیص بدرگێت کە مشکڵەکە لەکوێوە هەیە بەڵام ئەگەر سەرچاوەکەی دۆزرا و دەرمانی سەرچاوەکە ئەگرێت بۆ نمونە ئەگەر کەم خوێنە دەرمانی کەم خوێنیەکەی ئەکەن یا ئەگەر ڕەتی هەیە بە دیابەتەکەی و دەرمانی دیابەتەکەی ئەگەن کە ئەو قەنە بێتە خوارەوە یا ئەگەر بۆ نمونە جگەرە کێشەوە کەسە ئەڵێن کە واز بێرێ لە جگەرە کێشان بەڵام چەندین تەوسیە هەیە کە تەوسیەکان ئەوەیە کە لەو حاڵەتگەرە ئەتوانێت لە کۆمپرسگەر سرد و گەرم استفادەکە کوبرس یعنی کیسەیەکی ئاو سرد یا ئاو گەرم لەسەر معموڵەن لە کەفی پا و تا مەچەکی پا زۆرتر دەرگیرە بێت یانە ئەو حاڵەتە ناخۆشە کە وتمان سندرومی پێ بێ ئۆقرا زۆرتر لە کەفی پات تا مەچەکی پایە زۆرتر تووشە بێت بۆیە حتممە ئەگەر ئەو کەسانیش سایکەن 7 ساعت خەوێکی کامڵیان بێت پەرهیزکەن لە جگەرە کێشان وەرزشکردنیش ئەڵێن کە دەور و نەخشی هەیە یانێ نە زۆر بێت نەکەمیش بێت ماساژی پاکان یا ئەوەی کە دەرمانی نییە چۆنکە دەرمانەکە نەخۆشیەکە ئەم حاڵەتە مادام و عمرە یانە تا ئاخر عمر هادەکە و کەسە ئەوەیە کە فقط کنترۆلی ئەوەیە کە سەبکی ژیانی بگۆڕێ سەبکی ژیانیش ئەوەیە کە وەرزش پیادەڕەوی یا خەوێکی مناسب بتانێت لە ناو بەرنامەیە خۆی بیگونجنێت یا ویتامینەکانە بەتایبەت ویتامین بێ سێ یا یەکێک لەو مەوادگەرە مەنیەزیۆم ئەڵێن کە ئەمانە دەور و نەخشی هەیە یانێ ئەتوانێت ئەو حمڵەگەرە ئەو تکرارگەرە کەمەوە کاتەوە دیارە لە قەیمە زووتر ناوگەرێکی یان بۆی ئەنیا ئەمە مەسەڵەن ئەمە شتێکە تێدەسەنێت ناقی ئەو کەسە لە ناوخەوە یا واژەگەرێکیان بۆی دروست کردو وەکو شەوە یا این ئەسڵ هیچ ڕەتێکی بەو شتانۆ نییە ئەمە حاڵەتێکە کە دەمارەکانی مێشکە ئەعسابە کە ئەتانێت ڕەتی بە کەمخوێنیەوە بێت نەخۆشی کولیە بێت پارکینسون یا ئەو دوپامینە بەتایبەت دەبان دوپامینەکە و ئیسێت کە تاقیقاتە کردێت کە دەرمانێکی بۆ دۆزنەوە تەرکیز یا تەمەرکوزە ئەسڵیەکە لەسەر دوپامین کراوە بازی دەرمانگەرێکیش کە هەیە لە ناو بازارە معموڵەن بۆ ئەو زیادکردنەوەی تەرەشحی دوپامینە لە مێشکە بینەرانی خۆشەویست هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بێت تا بەرنمەیەکی تر ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی ئاواتی خۆم و باقی هاوکاران بە